لە کاتێکدا ئیدانەی ئەو هێرش و دەست درێژە دەکەین بۆ سەر حرەمی زانکۆ و مامۆستایانی زانکۆ لە هەمان کاتدا داوای گرتنەبەری ڕێککاری توندی یاسایی دەکەین لە دژی تاوانباری ئەو ڕووداوە دڵتەزێنە و بە سزاگەیاندنی. لێرەشەوە سەرخۆشی خۆمان لە کەسوکار و بنەماڵە و زانکۆی سەلاحەدین دەکەین بە مامۆستا و قوتابیان و فەرمانبەرانەوە بۆ ئەم کۆستە گەورەیە. لە دەستدانی ئەو دوو زانا گەورەیە خەسارەتێکی گەورە بوو بۆ کۆمەڵگای کوردستان. لە هەمان کاتدا بە پێویستی دەزانین هانی هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە زانکۆکانەوە و وەزارەتی پەروەردە بدەین کە پێویستە بە شێوەیەکی خێرا و دیراسەکراو بە ڕێنمایی و ڕێساکانی خۆیاندا بچنەوە لە بواری مامەڵەکردن لەگەڵ قوتابیاندا. هەروەها ڕێنمایە زانستی و ئیداریەکان لە مەجاڵی وەرگرتن و گواستنەوە و دابەزاندن لە قۆناغەکان و بەشە زانستیەکان دەربکەن بۆ ئەوەی دەرفەتی هاتنەکایی پەیوەندی و سیستەمێکی تەندروست بێتە دی لە نێوان مامۆستایان و قوتابیان و دامەزراوە ئەکادمیەکان.